مامۆستا من داواکاریم دێت بەس چۆنە ینی کەسی باشیش دێن ئەلحەمدولیلا خۆم نێشکەرم و ینی هیچ شتێکم ڕۆژ و گر و ئەو شتانە هیچ شتێکم ناڕۆ سوپاس بۆ خوا شەو نێژ و ئەو شتانم هەمووی هەیە ئەلحەمدولیلا بەس ینی کەسی باشیش دێن بەس سوبحانەڵڵا کە ینی ئەگاتە کاتی داخوازی تێکەچێ شتەکە يعني شلون سيرشت أكن موعدي مع البريد تيكاتشيت؟ بەڵێ ینی دێنە پێشەوەش بەس کاتێکە دێنە پێشەوە ئیتر دوای ئەوە بەبێەوەی هیچ هەواڵێک بدەنەوە شتەکە تێکەچێ خوشکەکە مەزانی چۆنە ئێوە مەیکەنە مەسەلەی جنۆکە و سحر و نازانم ئەو شتانە زانی چۆنە ئێستا کاتێک کوڕێگەچێتە داوای کچێک باشە سەیری جەماڵێتی ئەم کچاکات هەڵسوکەوتی ئەم کچاکات ئەگەر بەدڵی بێت ئەگەر جوان بێت بەخوا ئەگە باڵی هەبێت دێتەوە بۆ ماڵە باشە بەڵام جاری وا هەیە سیرەکە لە ڕووی بۆ نمونە لە ڕووی ڕەنگ و ڕوخسارەوە ڕەنگە لە هاوشانی خۆی نەبێت باشە یا جاری وایە تەبعی ئینساناڵێ من ناتوانم لەگەڵ ئەو کەسەیە بژیم هۆکارەکەی زۆر جار ئەو شتانەیە بۆیە ئەوە مشکیلەیە کچەکەم ئەوە مشکیلەیە کاتێک کەسێ تۆی بەدڵە زۆر تۆی بەدڵە بەڵام کاتی مارە بڕینیە دێتە ناو ماڵەکەی تۆوە ماڵی بابتەوە ئەلەو کاتەیە وەزعی کوڕەکە تێکەچێت یا کچەکە تێکەچێت زەواجەکە و عەقدەکە هەڵەوەشێتەوە ئەوە ئەگەری جادووی هەیە ئەمما ئەگەر کەسێ دێت بۆ داخوازی دوای ئەڕات و جواب ناگەڕێتەوە ئەوە پەیوەندی بە مەسەلەی سحر و جنۆکە و شتانەوە نییە مامۆستا ینی ئەوان زۆر منیان بەدڵیشە ئەلحەمدولیلا لە ڕووی بوونبووناومان دروستکرای خۆی گەورەین ئەلحەمدولیلا کەس باوەڕ ناکەم ناشرین بێ بەس ئەوان زۆر منیشیان بەدڵە و تەنانەت ینی عایلەی هەموویان بەس شتەکە نازانم تر بێ جوابە گەڕێنەوە پەیوەندی دەکەم تۆ ئێستا حالێکم هەبوو شەکەم ئێستا حالیان تۆ سحرت لێ نەکراوە ئەلحەمدولیلا بەڵێ بەس لە زۆر کەس بۆ نمونە ئاوا یان پێیان ئەڵێن تۆ قەرینە نازانم شتێکی وایە وە بزانم ناوی تابیعەیە ئەڵێن ئەسڵی نییە کچەکەم باوەڕت هەبێ هەر کەسێ سحری لێ کرابێ لەگەڵ ینی قسەم لەگەڵ یا کرد بێ ئیلا تووشی تەنگە نەفەسی و ئیختیناق بووە باشە بۆیە ینی تۆ هیچ کێشەیەکت نییە ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا کوڕێکی باشی چاکە بێتە بابی مندارەکانت سەلامت بی ئینشاءڵڵا لەکە هەموومان مامۆستا من پێشترش یانی چۆن زەواجم کردووە بەس جیا بوومەتەوە ئەوەی هیچێکش ئەوە سەریکە ئەوە هۆکارە لە هۆکارەکان ڕەنگە ئەوە بێت بۆیە یعنی شتەکە بەلاتەوە ئاسایی بێ ئینشاءڵڵا خوای گەورە دەرگای خێری زۆرە ئەوەی لە قسمەتی تۆ بێ ئەوە دێتە دەرگات یعنی شتی وەهالە نییە کە بڵێن قەرینە یا تابیعە و ئەو شتانە یەک شتێکت لەو شتانەت نییە ئەلحەمدولیلا